الرحمن الرحيم. الحمد لله والصلاة والسلام على رسول الله صلى الله تعالى عليه وسلم. لما نجي بيروسي مولودا إنه لدوانزين ربيع الأول جوانترين دسبيك كإنسان دسبيك كات لخزمات أم ياد مباركة وأم كون رجوانية أويا كبا الصلوات الذي داري في غميان صلى الله عليه وسلم دسبيك كينو بلين خوايا بأندازي دنكي هناركاني هلبجا صلوات ودي داري في غميان صلى الله عليه وسلم بنيرا خوايجان بأندازي قلاي وليوي هورامان صلوات ودي داري في غميان صلى الله عليه وسلم بنيرا خوايجان بأندازي نمنمي باراني سرشاخكاني هورامان صلاة والسلام ودي داري محمد المصطفى صلى الله عليه وسلم بنيرا برزانم سرتا أمي سواسي مالبندي هشتي بزوتنوي إسلامي بكم وسازداني أمكو الروبو برز راقرتني يادي مولودي في غمري خواه صلى الله عليه وسلم كيادي كي زور قوري وأميدا كم نور رجيك بلقاي خوش اسمان صلى الله عليه وسلم شهد بينا وأما نوري كي زور قوري بيت دڵی خۆشەویستمانی خۆشتر کردبێ. ئێمە لە خزمەت سیرەتی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم زۆر شتمان باس کردووە، زۆرمان بیستووە، لە خزمەتیا بووین. هیچ سیرەتێک وەکو سیرەتی ڕەسوڵ الله صلی الله عليه وسلم نووسینەوەی نەبووە. یعنی دیقەت ئەدەی تەنانەت تاڵەکانی مووی ڕیشی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم هەمووی ژمارە کراوە و ئەندازە کراوە. لە ڕیوایەتێکە ئەفەرمێ تاڵەموەکانی ڕیشم ژمات 11 تاڵ بوو. لە ڕیوایەتێک ترە ئەفەرمێ سەر و ڕیشی هەردووکی 22 بوو. لە هەندێک ڕیوایەتیشە ئەفەرمێ حەوالە و نزیکەی 30 بوو. زانایان ئەفەرمون پێغەمبەریان صلی الله عليه وسلم کە عومری گەیشتە 63 ساڵ ئەوەندە تاڵەم بوو، لە 30 تەجاوزی نەکرد تاڵەموەکانی دیداری پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم سەر و پرچ و ڕیژی. ئەلێرە پرسیارێک دروسە بێ، مەگەر پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم پیر نەبوو؟ مەگەر 63 ساڵ تەمەنێکی گەورە نییە؟ چۆن ئەم چەند تاڵەمووە تەنها و تەنها سپی بوون و ئەوانەی تر بەڕەشیمانەوە؟ ئاینی پیرۆزی ئیسلام بەرمەجەیەکی زۆر سەیرە بۆ ژیانی ئینسان. هەر یەکێک لە ئێمە کەسمان نییە مۆبایلمان نەکڕی بێ، هەومان مۆبایلەکان کە ئەیکڕین کۆمەڵە شتمان پێ ئەوترێ. یەکێک لەوانە پێمان ئەڵێن زۆر بیدە لە شەحن چەند سەعاتێک بۆی شەحنەکەی زیاتر بڕکات. ئەگەر کەسێک ئەمە جێبەجێ کە زیاتر بڕەکە، جێبەجێ نەکە هەر مۆبایلەکەی ئیشەکە وەڵام کەمتر بڕەکە. کۆمەڵێ تەعالیممان ئەدرێت و هەمووشمان جێبەجێ ئەکەین. ئەفەرمون چۆن بەرمەجەی مۆبایلێک هەموو ئینسانەکان جێبەجێ ئەکەن، والله سنتەکانی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم بەرمەجەیە بۆ ژیانی ئینسان و کەتەلۆکی ئینسان. هەر کەس جێبەجێ کرد لە ڕووی بەدەنەوە، بەدەنی تووشی نەخۆشیێکی هەتاک نابێ، ئیلا خەلەلێکمان هەیە لە سنەتێکە کە تووشی نەخۆشیێکی کوشندە ئەبین. ئەبێ بگەڕێنەوە. ڕاستە نەخۆشیەکان زۆر و زەوەندە و ئەنواعن، بەڵام دیراسە بکە بەشێک لە سیرەتی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ئێمە سیرمان نەکردووە، تی نەفکریوین، بۆیە دیقەت ئەدەی دەستەوسان ماوین بەدەم کۆمەڵێ نەخۆشیەوە. بەشێکی وەرکراو لە سیرەی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم بریتیە لە طبی پێغەمبەریان صلی الله عليه وسلم، دکتۆری ئەو، تەبابەتی ئەو، چۆن فێری کردوین، چۆن ژیانی جەستەمان چۆن بپارێزین. ئێمە خاوەنی جەستەی خۆمان نین. بۆ ئەو کەسێک کە خۆی ئەکوژێ ئەو عقوبە گەورەی وەدانراوە لە ئاخرەتە، چونکە خۆی ساحێبی خۆی نییە. رب العالمین ساحێبیەتی بەرنامەیەکی بۆ داڕێژاوە بێ ئەو بەرنامە جێبەجێکە. جارێک لە کۆڕێکە باسی فەرمایشتێکی پێغەمبەری خوام کرد صلی الله عليه وسلم کە فەرمێ ئەمەرەنا رسول الله صلی الله عليه وسلم أن نحتفي أحيانا. پێغەمبەریان صلی الله عليه وسلم ئەمری پێکردن هەر جار بە پێ پەتی بین و بڕێن، پێڵاو لە پێ نەکەین. دوای کۆڕەکە تەواو بوو، ئافرەتێک کە مدەتێکی کەم بوو موسڵمان بوو، دەستی کرد بە گریان وتی یا ماوەسا بە قوربانی ڕەسوڵ الله صلی الله عليه وسلم بەخوا من چوومە تاران بۆ نەخۆشیێک پیانوتم بە پێ پەتی بڕۆ، بەس ئەم کەلیمەیە. ئەم ئەمرەی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم خۆڕان نییە.
بۆیە هەموو فەرمایشتێکی ئەو وەکو خۆی جێبەجێکرا دڵنیا بە لەوە یەک سنت نییە بەبێ سوود بێ بۆ جەستەی ئینسان. ئێمە لە کاتی تەحیاتە لە تەحیاتی ئەخیرە بە شێوازی تەوەڕوک دائەنیشین لە تەحیاتەکانی ترا بە ئیفتیراش ئەوەیە کە ئینسان قاچی چەپی ئەخاتە پشتەوەی خۆی لە تەوەڕوکە قاچی چەپی لەلایەکەوە دەرەکە. بڕواکەن ئێستا هەندێک دراسە باسی ئازاری پشتەکە، هەندێک ئازارەکانی پشت بەوە نەجاتی ئەبێ ئینسان. بۆیە ئەم بەشە لە سیرەی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم لە طبی ئەو ئێمە پێویستمان پێیەتی بیزانین، دراسەیکەین، بەداخەوە ئەڵێم کە لەم زەمانە کەمترین دیراسەمان لەسەر ئەو سیرەی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم کردووە کە زۆر پێویستمانە، یعنی ژیانی ڕۆژانەی خۆمان کەسێکمان نەخۆشەکەوێ 50 دکتۆرەکەین، بەڵام جارێ بیر ناکەینەوە ئابابین لە سیرەی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم تۆ بڵێ ئەم طبیبە گەورە کە هەرچی عیلاجی بەدەن و قەلبە ئەیکە دەرمانێکی پێ نەبێت چارەسەرێکی پێ نەبێت بۆ نەخۆشەکەی ئێمە. طبی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم دوو بەش، طبێک بە کۆمەڵە مەواد بۆ ئێمەی داناوە کۆمەڵە شت لە ژیانە جێبەجێکەین، طبێکی تری بە کۆمەڵە معنەویات، هەردوو طبەکە پێکەوە لە هەر کەسێکا کۆ بێتەوە تەواو تەندروستێکی تەواوی پێ ئەدرێ. با ئێمە بین جارێ سەیری لایەنی بەدەنی ئینسانکەین و لایەنی ئەو لایەنە باسکەین کە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم بە کۆمەڵە شتی سروشتی طبیعی لە کۆمەڵە فەرمایشتە باسی طبابەتی بۆ ئێمە کردووە کە ئێمە چی بکەین لە ژیانە، چۆن هەڵسوکەوتکەین. ابن القيم رضا رحمتي خوای لێ بێ ئەفەرمێ طبی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم وحی لە خوا بۆی هاتووە، ئەخر خوایە تۆی خەلق کردووە چاک ئەزانێت چی بۆ لاشەی تۆ باشە. ئەفەرمێ طبی هەرچی کەون هەیە هەموو ئینسانیەت هەیە یا بەهۆی قیاسەوە دەستگیر بووە یا تەجروبە کراوە ئەو دەرمانە باشە یان تاقی کراوەتەوە بەسەر هەنێ ئاژەڵە یان لە هەنێ ئاژەڵەوە ئیسفادە کراوە. ئەلەمانە تەجاوز ناکات طب. ئەی طبی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ئەفەرمێ فأين يقع هذا وأمثاله من الوحي الذي يوحيه الله إلى رسوله بما ينفعه ويضره. أما أم تجربة إنسان أي كاتو هو الأداء أول كوي كرب العالمين بيبل أي بيغمر إخوة صلى الله عليه وسلم أما بوتو باج أما بوتو خراب أيش بأمتك يبلي أمان وحي الأخوة لدروسكري إنسان أو أين تجاربة. طبعا إنسانية بالنسبة لإنسان وزور للدعوة حتى وكو آخرت يا بابلم هتا كوتا إنسان خريكي إنسان بلا إنسان تيناغا هر روجي شتيكي نوێ چەند دەرمانمان هەیە بە تەجارب وتیان زۆر باشە و ئێستا ئەڵێن زۆر خراپە، بەس ئەمەی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم وحی ئەمێنێتەوە. من هەندێک لە طیبی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم بۆم هەڵبژاردوم چەند مەسەلەیەکی بەسیط باسەکەم ئەم بابە زۆر گەورەیە یعنی ناتوانێت ئینسان باسی کە ئەگەر هەموو فەرمایشتەکان کۆکرێتەوە احتمالە بداتە نزیکەی 500 تا 700 فەرمایشت بەس باسی طب و طبابەتی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ئەکات. من چەند دانەیەکی کەم لەوانە هەڵبژاردووە. یەکەمین دانیان باسی چاوەکەم و ئەو عیلاجانەی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم بۆ چاو دایناوە. یەکەم فەرمایشت ئەچمە خزمەت ئەو فەرمایشتەی لە صحیح بوخاریە هەیە کە ئەفەرمێ الكمأة من المن وماؤها شفاء للعين. الكمأة من المن وماؤها شفاء للعين. كمأة بمعنى دنبلان ديت. دنبلان وكو كاري خومان چۆنە بەڵام لە ناوەوەی زەوی لەو منطقانەی کە لەماویە لە منطقەی گەرمیانی خۆمان لە منطقەی کەلار و کفری ئەو دەوروبەرە لە منطقەی چەمچەماڵ کەرکووک دەشتی هەولێر دنبەڵانی زۆر زۆرە. چۆن کارگی خۆمان هەڵ ئەتۆقێوێتە سەرزەوی عینەن ئەو کەسێک کە بۆ دنبەڵان ئەگەڕێ هەستەکە زەویەکە لە شوێنێکە شڵەقاوە چەند درزێکی بێتەوە شتێک ئاوا تۆزە بەرز بووەتەوە بە ئاسانی ئەزانێت لە ژێر ئەمە شتێک هەیە کە دەری ئێنێ سێرەکە دنبەڵانی تیا دنبەڵان شێوازی پەتاتەی خۆمان بزە بچۆنە ئەبەو شێوازە گەورە و بچووک و ئەنواعی هەیە. پێغەمبەریان صلی الله عليه وسلم فەرمێ الكمأة من المن. ئەم دنبەڵانە کە زۆرە حالیان ئێستا بەرپا بووە ئێستا لە منطقەی گەرمیان و ئەوانە هەیە ئەگەرچی تۆزە سعرەکەی گەورەیە زۆرە هەندە جار کیلۆ ئەگاتە 20,000 هەروەکو کارگی خۆمان شتێکی نایاب خەڵک بە تایبەت ئەیکڕێ. ئەم خواردنە ئەفەرمێ کەلمەنی یا من المنی من بە معنای گەزۆیەت لە کوردەواری خۆمانە ئەڵێن گەزۆ زۆر حەڵاڵە زۆر بۆ ئەڵێن دەستی ئینسانی نەگەیشتێت خوا خۆی ئەیبارێنێت ئەی خاتە سەر گەڵاکان و ئینسانەکان ئەچن لێ ئەکەنەوە حازت لەبەر دەستیانە.
کەسی ئازا ڕۆژانە تا 20 کیلۆ ئەتوانێ بکات لە گەزۆ. بە هەمان شێواز ئەفەرمێت چەند گەزۆ حەڵاڵە دنبەڵان ئەوەندە حەڵاڵ. وماؤها ئاوی ئەم دنبەڵانە شیفاء للعین شیفایە بۆ چاو. چۆن ئاوەکە ئەگیرێت طبعا کە تۆ بڕواکە تەپەدۆر چۆنە بالضبط کە ئەم دنبەڵانە ئەگری بەدەستەوە وازانی تەپەدۆرە ئاوی تیا هەست پێ ناکەی باشەوە ئاوی کووە کە خستە سەر پشکۆ خستە سەر ئاگر وردە وردە ئیتر ئاو ئەداتەوە. چی بکەین بۆی ئاوەکەی بگرین؟ چۆن قەڵەمدادەر چۆنە قەڵەمەکەی تێ ئەەکەی لە خوارەوە باریک و لەسەرەوە ئەسوور کونێکی بەو شێوازەی تێ ئەەکەی ئەخیتە سەر ئاگر هەر زوو کونەکە پڕەکە لە ئاو. ئەم ئاوە ئەگیرێ بۆ چاو یەکێکە لە عیلاجە زۆر قەیم و باشەکان کە ئێستا زۆر دیراسە لەسەر ئەم دنبەڵانە هەیە ئەنواع جۆری نەخۆشیەکانی چاو ڕزگارت ئەبێلی. ئەمە فەرمایشتی پێغەمبەریانە صلی الله عليه وسلم کە ئەفەرمێ وماؤها شفاء للعین. ابن القيم فرمي لبريد مطلقي فرمي نيول كام تشاو فرمي للعين همو تشاو كان همو جوري نخوش كان ام او سودي لور اجرنو استفاده ام بي اجين اما لتشاو علاجي خداينه علاجي دوهم لتشاو علاجي شو زينو جوانيشه امام ردي قد ادين بتابتي كچانم سيركي ام قلم زور بكارين القلم بو جوانكاري تشاو کە دیراسە کراوە ئەمڕۆ مادەیەکی کیمیاوی تایە سپێنەی چاو زەردەکە برژانگەکان کورتەکە و کەمەکە ئەیان وەرێنێ چاوەکانیش لاوازەکە یعنی سێ خەسڵەتی زۆر خراپی هەیە. لە فەرمایشتەکانی پێغەمبەری خۆی صلی الله عليه وسلم هاتووە بۆ چاو چی بەکاربێنین ئێمە ئەفەرمێ کل بەکاربێنن عەلەیکم بالئیثمەت کل بەکاربێن. کل بە پێچەوانەی ئەوە سپێنی چاوت زۆر سپی ئەکە برژانگەکانە زۆر درێژەکە چاوەکانە زۆر تیژەکە بە پێچەوانەی ئەو قەڵەمەوەی کە ئێستا زۆرێک بەکارهێنین پێمان وایە شتێکی جوانە نازانین ئەو هەموو ئەزرارە هەموو ئافرەتێکیش ئەتوانێت سێری چاوەکانی پێشتر بکات دوای بەکارهێنانی بزانە چەندە چاوەکانی زرد بوون سپێنەکەی زرد بوو ئەو مەوادە کیمیاوی چەند تەئسیری لێ کرد. دەی پێغەمبەریان صلی الله عليه وسلم ئەمەی بۆ داناوین بەڵام بە ئادابی ئەو بزانین ئەو چۆنی بەکارهێناوە بە پێی فەرمایشتەکانی پێغەمبەریان صلی الله عليه وسلم ئەفەرمێ لە ڕیوایەتێکە عەلەیکم بالئیثمە عند النوم لە کاتی خەوا بیکەن بە ڕۆژە مەیکەن شەو پێش ئەوەی بخەوی چاوەکانە بڕەژە. ئەفەرمێ فإنه يجل البصر وينبت الشعر چاوەکان ئەکاتەوە جوانیان ئەکا و مووەکانی برژان درێژەکات جوانیان ئەکا. لە ڕیوایەتێکی ترە ئەفەرمێ إذا اكتحل أحدكم فليكتحل وترا هەر کەسێک چاوەکانی ڕژ بە تاک بێڕەژێ بە جوود نێڕەژێ. هێشتا ماوە تێبگەم چۆن پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم چۆن چاوی ڕەشتووە دقیق. ئەنەس بۆمان ئەگێڕێتەوە ئەفەرمێ ئەنەس طبعا خادمی پێغەمبەریانە صلی الله عليه وسلم لە 8 ساڵانەوە دایکی هێنای کردی بە خادم لە خزمەت پێغەمبەریانە صلی الله عليه وسلم لە ماڵیانە بوو دیقەتی هەموو شتێکی ئەدا. ئەڵێ سێرم کرد کاتی خەو پێغەمبەریان صلی الله عليه وسلم هێنای مکحەلەکەی هێنا میلەکەی دەرهێنا 3 جار چاوی ڕاستی کرد و 2 جار چاوی چەپ 3 جار چاوی ڕاستی کرد 2 جار چاوی چەپ. كان أكحل العينين صلاة السلام إخوة لديداري جواني بي أفرمي 3 جار چاوی ڕاستی کرد 2 جار چاوی چەپ. والله وەرە ئەبەم شێوازە جێبەجێ کە بزانە چەند نەفعی بە چاوت ئەدا بزان چۆن چاوت بەهێزە بێ. لە پەنای ئەمانەشە هێشتا ماوە پێغەمبەریان صلی الله عليه وسلم فێری کردوین أفرمي دعاء دعاء اللهم عافني في بدني اللهم عافني في سمعي عافني في بصري. أم دعاء زوبك خويا شاو كان ببارزة يكي لنعمة الزوء قورا كان بخوات شاوي إما كقدر نازلين كخريك الشاشة من كيركا رجل للرجال إنسان كوردو ببيرة بأجر شاو كان بهز بإنجا هز بتشيرجكي أول إنسان أجر كير ببه ساعات كير بإنجا تي أجا نعمتي شاو تشنك فقيب لهولير لمزقوتك أمخن صعيمك كتابك أو بدس موجود لبرت شام ليل بو شام نقا شام أكيد هو بلان بز الرشيمة بيني هستم كر كير بوم غمي كي زور جورا دلي داقرتم إسمعتم تعبيري غمكتان بوكم بس تعبيري أو مشهدتان بوكم كشون شام خم بسر ما هاد كير بوم تصور كان كهيش من أبيني نم أزاني شويني قادر مكان لكيوه لقاتي دومو بموقاتي خورو ومزقوت دسم أجرا زور بديواركانا
هەتا ئەخیرەن دەستما لە دەرگای سەرەکەم بۆ شوێنە تر ڕۆشتم گەڕامەوە بە دیوارەکانە تا قادرمەکانم دۆزیە و کەمەکەمە بڕۆرە خوارەوە و هەتا چوم خۆم شۆرد بڕواکەم کە خۆم شۆرد دوای خۆشۆردن چاوم بە حاڵ تارمایەکی ئەبینی زۆر سوپاسی خوام کرد ئەگەر ئەم تارمایم هەبێ بەس من تەواو بووم کە تارمایەکە هاتە وردە وردە دوایی زۆر غەم خوارد زۆر گریان بۆ چاوەکانم کە تازە لە دەستم داوە کە خەوم لێکەوت بوو خەبەرم بۆ سەرەکەم چاوەکانم ئەبینێ ئەگەر هەموو دنیا بە خەڵات بە من بدرێ بەقەدەر ئەو چرکە ساتە پێم خۆش نەبوو لەبەرەوە ئینسان بەو خوایە نیعمەتی چاو هەست پێ ناکە هەتا وەکو ئەو کاتێ لە دەستی ئەدا اینجا ئەزانی تۆ چکەوتە چ گێژاوێکەوە لە فەرمایشتێکی ترە ئەگەر چی ضعفێ لە فەرمایشتەکە هەیە باسی حیجامە ئەکا فەرمێ یەکێک لە فائیدەکانی حیجامە چاوت بەهێزەکە هەندێک جار پێغەمبەریان صلی الله عليه وسلم فەرموویەتی بە هەندێک لە ئەصحاب عیلاج الرەمەد عیلاجی چاو ئێشە چییە ئەگەر چاوەکە نەکز بێ ئەمجارە ئێش بکە فەرموویەتی تەقطیر الماء البارد في العين ئاوی فێنک ئاوی سارد بکەیتە ناو چاوەوە ئەگەر ئەوەکە ئاوی زەمزەم بێت زۆر کاریگەریەکەی زیاترە و زۆر شیفاکەی باشتر ئەم بە نسبەت چاوەوە کە بەشێکی بچووکم دەرهێناوە لە هەموو فەرمایشتەکان کورتم کردەوە لە خزمەتانە ئەچمە سەر تا ئێمە چۆن چارەسەرکەین لە سیرەتی پێغەمبەری خۆی صلی الله عليه وسلم چۆنە ئەفەرمێ لە ڕوايەتێکە الحمى من فيح جهنم یا من فوح جهنم فأبردوها بالماء ئەفەرمێ تا هاڵاوی جەهەنەمە ساردی کەنەوە فێنکی کەنەوە ئەو کەسە بە ئاو ئەو کەسەی کە تووشی تا ئەبێ بەتانی نەدەن بەسەریە تاکەی زیادەکە فێنکی کەنەوە بۆی تاکەی دابەزێ ئەگەر هاتوو تاکەی زۆر بەقووەت بوو ئێستا حاڵەتێکی تا دروست بوو لە مناڵە دانابەزێ حەچی محاولاتێکرێت دانابەزێ تاکە پێغەمبەریان صلی الله عليه وسلم علاجی بۆ ئەوش داناوە ئەفەرمێ ئەگەر تاکە چاک نەبوو سێ بەرەبەیانی زوو دوای فەجر ئەو بکەن بەسەر ئەم کەسە ئەو بۆشێن و پرژێن لەم کەسە إلا خوای گەورە شفای ئەدا خۆی بۆ خۆی کاتێک کە تای هەبوو ئەیفەرموو ئەو بێنن بیکەن بەسەرما ئەویانە کرد بەسەر پێغەمبەریانە صلی الله عليه وسلم جارێکیان یەکێک لە هاوڵان باسی تاکرا وتی خوا بەرەکەتی تێ نەخا لا بارك الله فيها پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم دەموچاوی وەڕا فەرمووی لا تسب الحمى گوێن مەدەن بە تا بۆ ئەی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فەرمووی فإنها تذهب خطايا بني آدم تذهب خطايا بني آدم گوناهەکانی بني آدم هەمووی ئەبا نایهێڵێ هەر چۆن ئاگر ژەنگی ئاسن ئەسووتێنێ ئەوە گوناهەکانتان ئەسووتێنێ ئەبوو هورەیرە ڕەزا و ڕەحمەتی خوای لێبێ زۆر کات ئەیفەرموو واللهی هیچ نەخۆشیێک نییە بە ئەندازی نەخۆشی تا پێم خۆش بێ کە تووشە بم ئەیفەرموو ما من مرض يصيبني أحب إلي من الحمى فإنها تدخل في كل عضو مني والله لە هەموو شتێ زیاتر تام پێ خۆشە توش بم چونکە بە هەموو لاشەما هەیە لە هەموو شوێنەکان گوناهی هەموو شوێنەکان هەڵئەوەرێنێ هیچ شوێنە لاشە ئینسان نامێنێت تا گوناهەکەی هەڵنەوەرێنێ ئەمە سیرەتی پێغەمبەریانە صلی الله عليه وسلم ئێستا طب هەموو متفقە لەسەر ئەوەی ئەو کەسەی کەوا تای بوو ئەبێ سارد کرێتەوە فێنک کرێتەوە و تەجربەیەکی عولەما شەیە تەجربەی ئیمامی سیوطیە ئەفەرمێ و کەسانەی تووشی تای زۆر بەهێزە بن ئەو ئاوەی کە خۆیانی پێشۆن ئاوە فێنکەکە ئەگەر بێت و ئاەتی وقلنا يا نار كوني بردا وسلاما على إبراهيم وأرادوا به كيدا فجعلناهم الأخسرين أفرمي أقل أوي بسرع بخير أن يكسر لتاك نجات يا نبي تحقيقا هو بسمنا على كانت أنا جأزان شون خواهي قول الشفاء أدا لو تايك واتوش يا نبي سيهم دان اللواني أميو لخزمة نباسي كم سر إيشا شقيقة صداع أما بشيك لما خش الرجانة كان إما نقرأ من لسيرتي بيغمريانا صلى الله عليه وسلم بزانين بچی چارەسەر ئەبێ عیلاجی ئەویشی کردووە یەکەمین عیلاج کە دایناوە بۆ سەر ئێشە فەرموویەتی ئەو کەسەی کە سەری ئێشەکە با بڕوا حیجامە بکە ما كان أحد يشتكي إلى رسول الله صلى الله عليه وسلم وجعا في رأسه إلا قال احتجم هیچ کەسێک نەبوو بێ بڵێ یا رسول الله صلى الله عليه وسلم سەر ئێشەیەکم هەیە إلا ئەمری پێکردی بڕوا حیجامەکە کەڵەشاکە کەڵەشاکان پێغەمبەریان صلی الله عليه وسلم کاتی بۆ داناوە حەدیثەکان زۆر زۆرن وەختی بۆ داناوە شوێنەکەی دیاری کردو بۆ ئەو نەخۆشی کوێ باشە خۆی چەندین جار پێغەمبەریان صلی الله عليه وسلم هاتووە کە کەڵەشاخی کردووە
لبرانبر كالشاخة دياري بخشي وبكساني كالشاخي أبو كردوا أفرمي خير ما تداويتم به الحجامة باشتريشتي كمداواتي بيبكن تداوي بيبكن بريتي الحجامة بكاري بين كالشاخة أفرمي أو علاجية كما كبريتي لكالشاخ وتفصيلاتي زورة دوهمين علاج بريتي لخنا كزور آسان إنسان أتواني بكاري بينه بيغمريان صلى الله عليه وسلم أفرمي ابن عباس أفرمي جارك بنيم كسري إيشي أكرد غلف رأسه بالحناء خنيكي زوريا ولا سري بيتشابو أي فرمو إنه نافع بإذن الله من الصداع أما الزور إسفاده هي أم خنايا إن شاء الله بإذن إخوة زور إسفاده هي وسر إيشا طبعا الصداع هي الشقيقة هي لا يسر شقيقة بيوتري أم دولا أجر بإيشا بيوتري صداع كل سر مثلا بي بابلان بإيشا بيوتري قلب والحال كملا على أوهيا بابلان كلمات هي همو دلال لسسر إيشاءك بوهرها مجوركان يعني خنا باشترينا لبناء أم دوانشا إرشادي كردين وشتي كثير أويش أويك إنسان سري ببسته ابن عباس ومن أجرته والله في غمريان صلى الله عليه وسلم روحهم بقرباني بأفرمي هات السر من بار سري زور إيشي أكر بينين تن سري بستبو تن أفرمي خطبنا رسول الله صلى الله عليه وسلم وقد عصب رأسه بعصابة باشا تون سركي بس سري بستبو ابن القيم لم فرما يشتاء أفرمي شيء أفرمي وعصب الرأس بستني سر ينفع في وجع الشقيقة وغيرها من أوجاع الرأس بو لا يلسر بإيشي لا يكتر بإيشي صداع به همو جوركاني إيشي سر أفرمي بستني سر يشكلوشتاني هدوئي بسر أداته هواشي أكاتوا أبيت ماي شفاء لا يكيك لا علاجكاني تري سرا باسي قشتاشين كرا ولا هنده فرمايشتا كبو صداع وبو إيشكاني السر إنسان إسفادي لبكا لويكا سري بابل موكاني سري بتاشا بتابتي أو كاتانيك موكاني السر لاواز أبن يان هندك هوام بابلين هندك لأسبيع لوانا لسري إنسان دروسة وفي غمري خواه صلى الله عليه وسلم أمريكا لو بتاشيني أو قجانا زور كسب وكا علاج لا پیغمبر صلى الله عليه وسلم فرمويتي امري بكردو بتاشين نسر امش سر ايش هيك لو خالاني كلا خدمتنا باسي كم كاس زور وارد ولا نومانا شو جولي انسان كان كم بوتوا للركوع كم امانينا ولا السجده كم امانينا دردك من زي كردو ايش بريتي دردك بيوتي عرق النسا خما لكردوار خما بيان باداري ايش بربراقي بشتي انسان ودروسه برو لا قاچكانيت حتى ايشك زورتر بيت خوارو هندجا تاراني تا اجنو هندجا تاقل بي ايشكان لبشتو يتخوارو ام جور لباداري چاره سركي چيه لخدمه پیغمبريانا صلى الله عليه وسلم او سين كانس كر مالك ومن اجرته فرموي دواي عرق النساء شيه بريتيه ل دوجي مري اعرابي طبعا هندك ليك انداوته مري عربي لما مري اعرابي جواز لفرمايشتك پیغمبريانا صلى الله عليه وسلم مري عربي يعني مري دشتكي او مري كخوي الوري ما بس لويا نك مجرد تنها مري كبيوتي مري عربي لا او مري كوا خوي الوري رانجرا ولا مالوا خوي اشي جوجا اخو انواع جوري جوجا افرمي اما ام دوغي هندت اتوين ريتو اكريت السيبش سيب يعني زو ام كس اي خوات لسد لي خالي الا ابيت شفاء ابو امكس لفرمايشتك أفرمي أجر للسيا تشاق نبو إلا لبينجا تشاكبه إلا لحوتا إلا لنويا تشاكبه لتاكا كان بويا طبعا لو سيسال هني خومانا أولدا باسي تشوري وأنا كراهم أن ترساوين لوي كامو خلقا باشا إما تشون أو تشوري ما فيه بخوري تصور كان لهند شوين بينيوما وتأتي لنا عربا ببرداغ اعتيادي أو تشوري بولا المر توزع كراهم خلق خواديتي وزور طبيعيش أكري إنسان أجر بي نخرة زمان أفرمون لروي طب وأكري هندي موادي تري تيكا بوي تامي خوش بي أتوان هنا النعناي لقلا بكار بينه هندي آوي النعناي لقلا بكار بينه وي تامكي جوري تامكي بقوري يا هندي هنجوين لقلا بكار بينه جوري طعمكي أقوري وكات أتوان بأساني بكاري بينه لزيبكا في غمري خاص الله عليه وسلم عينا شار سيبو يا مدانا أفرمي يشغل أصحاب أفرمي پیغمبر جان صلى الله عليه وسلم هات
سەیری کرد لە پەنجەم زیبکەیەکی زۆر گەورە ڕوا بوو. ئەڵێ وتی ئەوە چییە؟ وتم ئەوە زیبکەیەکە لە پەنجەم هاتووە یا ڕەسوول الله صلی الله عليه وسلم ئازاریشی زۆرە هاتووە. فەرمووی ئایا ذەریرەتان هەیە؟ طبعا ذەریرە جۆرێکە وەکو زەڕاتی خۆمان چۆنە ئەبوو کەیفیەتەیە، بەڵام بۆنێکی زۆر خۆشی هەیە لە وڵاتی هیندستان زۆرە، لە عەتارەکانیش هەیە، بەتایبەتی لەناو عەرەبا زۆر بەکارێنن، هەندێک جار وەکو بخوردیش بەکارێ. پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم لە کاتی حەجە ذەریرەی وەکو بۆنی خۆش بەکارهێناوە، لە باسی ئەحرامە ئەو بابەتە بە درێژی ئەخوێنرێتەوە. فەرمووی ئایا ذەریرە و نییە؟ وتی بەرە وەڵڵا هەمە. فەرمووی دێ بیخەرە سەری چاکرد. ئەفەرمێ خستمە سەری یەکسەر چاک بوو، هەم ئێشەکەی نەما هەم دوای وردە وردە هەڵتروکان نەما، کەوتە خوارەوە کۆتایی پێهات. حتى دوعایەکی فێر ئەکا. ئەفەرمێ کاتێککە خستە سەرت ئەم دوعایە بخوێنە. طبعا هەندێک عیلاجی نەبەوی هەیە تێکەڵە، یعنی لەگەڵ عیلاجە مادیەکە عیلاجێکی معنەویشدا ئەنێرا عیلاجە معنەویەکەی داناوە. ئەفەرمێ بیخەرە سەری بڵێ اللهم يا مصغر الكبير ويا مكبر الصغير صغر ما بي. ئەی ئەو کەسەی کە گەورە بچووکە کەیتەوە بچووک گەورە ئەەکەی ئەم شتێ بمنەوە بچووکی کەرەوە مەیهەڵە. بۆ بالوکەشەوە تەجروبە کراوە، ئەولەما تەجروبەیان کردووە، زۆر تەجروبەیەکی ناجەحە بۆ لاچوونی بالۆکە. ئەگەر بێتەوە ذەریرەی بخرێتە سەر یا خاکی دڵی زێدی خۆی ئینسان بخاتە سەر، ئەم دوعایە بخوێنێ اللهم يا مصغر الكبير ويا مكبر الصغير صغر ما بي، کۆتایی پێ لە ئەو شوێنەیە نامێنێ. ئەمە پشتێکی بچوو بوو کە لە خزمەتانە باسم کرد، چەند شتێک کە ئەکرێ بەردەستمان کەوە بەردەوام ئێمە ئەناڵێن بەدەم دەردانەوە بەشێکە لە سیرە، بەشێکی ونبوو نییە لە سیرە هەیە، ونکراوە لای ئێمە جێبەجێ ناکەین، ئێمە تەنفیزی ناکەین، ئێمە تەطبیقی ناکەین. هەندی خواردنی تر هەیە کە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم باسی کردو، هەر بە سەریعی لە خزمەتانە دوانێکیان باسەکەم چکەم بابەتە زۆر ئەخایەنێ. پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم باسی ڕشکەی کردووە. فەرموویەتی کە ڕشکە دەوایە بۆ هەموو جۆرە نەخۆشی. کەسێکیان هێنا کە سەرئێشەیەکی زۆر توندی هەبوو و هەندێک ئەفەرمون برین لە ناو لوتیا هەبوو، هەندێک ئەفەرمون خوێنی لوتی نەئەوەستایەوە ئەم کەسە، ئەمری کرد کەوە ڕشکە بکتن ئاوەکەی یا ڕۆڵەکەی بکەنە ناو لوتیەوە بۆی چارەسەر بێ. ئێستا دیراسەیەوە کراوە لە ڕووی جیوبەوە کەسانی کە جیوبیان هەیە بەهۆی جیوبەکەوە سەریان ئێشەکە باشترین جۆری عیلاج بۆیان بریتێ لە ڕشکە، کە پێغەمبەریان صلی الله عليه وسلم فەرموویەتی بەس مردن ناگێڕێتەوە، هەموو شتێک بۆ هەموو شتێک شیفایە، بەڵام خواردنەکانی گرنگە. خەمسەن ئەو سەبعە دائیمە بە مفرەدی بە تاکی ئەخورێ، 5 دەنک یا 7 دەنک. ئەگەر زۆر بخورێ زەرر لە ئینسان ئەدا، جگەری تووشی ئەنواع نەخۆشیەکە بێ. ملاحەزەیەوە بکەن لە خۆڕایی نییە ئەفەرمێ سەبعەن 7 دەنک لەو دەنکانە ئینسان، بەڵام شێوازی خواردنەکەی زۆر گرنگە، جوینی زۆری لە دەما اینجا خواردنی قودانی، هەتا زیاتر بیجووی زیاتر ئیسفادەی لێ ئەەکەی. لە فەرمایشتێکە ئەفەرمێ ئاو خوێ بۆ پێوەدان، ئەو کەسەی کە شتێک پێوەیدا بخاتە ناو ئاوی سارد و خوێ ئەبێتە شیفا بۆی. لە فەرمایشتێکە ئەفەرمێ عەلەیکم بالسنە والسنوت، سنە و سنوت بەکاربێنن. عولەمای اختلافیان لە سنە و سنوت چییە؟ هەندێک فەرموویانە هەنگوینە، بەڵام ئەرجەحی ئەقوال لەم مەسائلانە سنە بریتێ لە شویت. ئەفەرمێ شویت بەکاربێنن. شویت خۆی تۆوەکەی بەکارهێنانی تۆوی شویر بۆ ناو خواردن زۆر گرنگە، یەکێکە لەو بەهاراتانەی کە لە وڵاتی ئێمە بەکار نایە. ئەگەر نا یەکێک لەو شتانەی تامی خواردن، بۆنی خواردن. طبعا ئەمە بۆ خوشکانم لە خواردنە چەند ڕەنگ گرنگە، تام و بۆن ئەبەو شێوازە گرنگە. بەتایبەتی بۆن یەکێکە لەو شتە گرنگانەی کە لە خواردنە بەکاربێنرێ. یەکێک لەو شتانەی کە بۆنی خواردن زۆر بە سەریعی ئەگۆڕێ بریتێ لە شویت، کە پێغەمبەریان صلی الله عليه وسلم باسی کردووە. سنوتیش فەرموویانە ڕازیانەیە، ئەرجەحی ئەقوال کە ئینسان ڕازیانە بەکاربێنێ، خۆ لای خۆمان ئەو شتانە هەمووی هەیە، ئەمری پێ کردووە. ئەفەرمێ فإن فيهما شفاء من كل داء، شویت و ڕازیانە بۆ هەموو شتێک شیفا. لە ڕوایەتێکە ئەفەرمێ إلا السام، إلا مردن نەبێ، بۆ هەموو شتێکە بوونە شیفا. و پێغەمبەریان صلی الله عليه وسلم خۆی هەردووکیانی بەکار هێناوە. لە ڕوایەتێکە باسی شیرمان بووە کە شیر ئەفەرمێ عەلەیکم بئەلبان البەقەر، لە ناو شیرە شیری مانگامان بۆ جێ ئەکاتەوە لە هەموو شیرەکانی تر. ئەفەرمێ ئەو شیرە بەکاربێنن. فإنها ترم من كل شجر،
چونکە لە هەموو شتێک ئەخوا لە هەموو جۆرە گژ و گیا و شتێک ئەخوا ئەفەرمێ ئەوە زۆر بەکاربێنن چونکە با بڵێن مانگا شیفایە بۆ هەرچی نەخۆشیەکەیە لە ئینسانە ئیلا مردن نەبێ. لە ڕوايەتی ترا فەرمێ عەلەیکم بالثفاء. ثفاء چییە؟ طبعا ثفاء العربية بيش يوتي حبة الرشاد. الرشاد رشد يعني عقل وتيجشنو كاملي يوتي نوكي كاملي. نوكي كاملي شيء يعني في غمريان صلى الله عليه وسلم أمر أكابي من أفرمي عليكم بالثفاء فإن الله جعل فيه شفاء من كل داء. حموشتك لهم جور النخوشك أبيت السبب شفاء. حبة الرشاد ين الثفاء بريتيلا توي تراتيزة پێنج زانا و حەکیمی زۆر گەورە کۆبوونەوە دیراسەی هەرچی جۆری سەوزەواتیان کرد بزانن چ شتێک لەسەر زەویە هەیە هەمووی ئیسفادەیە هیچ زەرەرێکی تیان نیە هەمویان ئیتیفاقیان کرد لەسەر ئەوەی تەڕەتیزە هەمووشیان ئیتیفاقیان کرد لەسەر ئەوەی کە تۆوەکەی حەبەت الڕەشاد هیچ جۆرە خراپەیەکی تیان نیە هەر هەموو نەفع بۆ ئینسان هیچ شتێک نییە وەکو ئەو با بڵێن نەفعێکی گەورەی بۆ ئینسان هەبێت کە بە شەرتی ئاسانترین شێواز هەموو کەس دەتوانێت لە ماڵەکەی خۆیان تەرتیبی بکە بینێژێ باشە تۆوەکەی بگرێ ئەنواع شێواز هەیە بۆ بەکارهێنانی تۆوەکەی بەتاتی ئەو شوێنانەی کە ئینسان ئازاری هەیە ئەو ئافرەتانەی کە عادەیان تێک ئەچێ ئەو ئەنواع جۆری نەخۆشی هەیە کە زانایانی کۆن باسییان کردووە چونکە من نامەوێت دیراسە طیبیەکان زیاتر باس بکەم تەرکیزم لەسەر سیرەکەیە پێغەمبەریان صلی الله عليه وسلم ئەمری پێکردوین کە ئەمە بەکاربێنین ئیتر هەندێک قسەیە لەسەرەوەی بیهاڕە جوان بیهاڕە اینجا مەسەن بیکە ناو شیرەوە بەکاری بێنە لەگەڵ هەنگوینە بەکاری بێنە مهم لاشەی ئینسان شتێکی تاڵی پێویستە ئێمە هەوڵا تووشی شەکرە ئەبین بۆچی تووشە بین بڕواکەن چۆن جسم پێویستی بە شیرینی هەیە پێویستی بە تونی هەیە پێویستی بە تاڵی هەیە ئێمە هیچ شتێکی تاڵی بەکار ناهێنین بۆیە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم لە ڕوایەتێکدا فەرمووی عەلەیکم بالمڕین دووشتە تاڵەکە بخۆن دووشتە تاڵەکە یەکێکیان تۆوی تەڕەتیزە ئەویشیان پێوتێ سەبیر سەبیر بە معنای تاڵی شاڵەیە لە زمانی کوردی پەتیە لە وڵاتی خۆمانە کەمە ئەفەرمێ ئەم دوو تاڵیە بەکارەوەتە جسمی ئینسان پێویستی بە تاڵی هەیە ئەمە بەشێکە پشتێکە لە سیرەتی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم کە ئیرشادی ئێمەی کردووە بۆی ئێمە دەست بگرین بەمەوە لە عیلاجە کاتێ نەخۆشەکەوین پەنا بێنین بۆ ئەم بەشەی سیرە فرامۆشە لە ژیانی فەردمانە لە ژیانی کۆمەڵگەمانە ئێمە پێویستمان بە هەستانەوەی سیرەیە ژیانە لەگەڵ پێغەمبەری خۆیان صلی الله علیه وسلم چۆن لەسەر سفرەکە دانیشی بەدەستی ڕاستە خۆی چونکە ئەمری ئەوە بۆنی ئەو ئەکەی کاتێکە بەدەستی ڕاست ئەخۆی بسم الله ئەکەی بۆنی پێغەمبەریان صلی الله علیه وسلم ئەکەی کاتێکە لەسەر سفرەکە دانیشی کاتێکە هەڵەسیت و دەسەکانت ئەشۆی کاتێککە هێشتا تێرت نەخوارد و دەسە گرتوێتەوە هەموو ئەمانە هەستەکەی پێغەمبەریان صلی الله علیه وسلم لە پێشتەوە ئەڕۆ و تۆش بە شوێنی ئەڕۆی دەبخوا لە کاتی نەخۆشیشە ئەبێ بەو شێوازە بی زۆر فەرمایشت هەیە لە ڕۆ معنەویەکەوە چارەسەر ئەکا من زۆر ئەو ڕۆ معنەویەکە نامەوێت بە تەفسیل باسکەم تەنها دوو ڕوانگە بۆ لە خزمەتانە باسەکەم و کۆتایی بە وتارەکەیەنم ئەم بەشە مادیەم پێ گرنگ بوو کە ئێمە چاو بکەینەوە کۆمەڵە فەرمایشتی زۆر هەیە لەم باسە بەرگی چوارەمی زاد المعاد زۆر گرنگە طبعا زاد المعاد كتابك للسيري في غمري خاص الله عليه وسلم نسراوى ابن القيم رضي الله رحمة الله عليه نسيوتي للسفر حجة ويبيوتي زاد المعاد سفر أما زاد كتيشير رجاي سفريتي سفري حجتي كوي كروتو باش تشوارني للسيرتي في غمري خاص الله عليه وسلم باسي طلباتك برجي تشواري هر هم باسي أوا طبي مادي باسك طبي معنوي باسك لا طب معنوي كان دو فرمايشتي في غمريان صلى الله عليه وسلم یەکێک یانە فەرمێت داو مەرضاکم بالصەدەقە نەخۆشەکانتان مداواتکەن تەداویکەن یعنی چۆن برینێک ئەی پێچی و تەداوی ئەکە ئاوە تەداویکە بەوەی خێر و خێراتەوە بڕە سەدەقەکە بە ڕۆح و دڵ ببەخشە بزانە خوای گەورە چۆن ئەو نەخۆشە لەسەر لا ئەبات و لە کۆڵەکاتەوە لەوە چی ئەم جوڵە و حەرەکەی تۆ لە بەخشینە معنەویەت و نهێنیی تیابێت کە ئێمە تێناگەین بەشێکی معنەویە بۆ ئێمە کە ئەبێتە سەبەبی شیفا والصدقة تدفع البلاء دوهمين يعني فرماي لخزمتنا باسي كم أفرمي أجر كسي بريني كيبيو بابتشي خولي زيادي خوي بيني لكل دايب بو خولي إيه
باو باپیری خەڵکی کوێن خۆڵی ئەوێ بێنێ هەندێ لەو خۆڵە ئەڵێ کەسێک هات برینێک بەدەستیەوە بوو پێغەمبەریان صلی الله عليه وسلم ئەوە بە تفی مبارەکی پەنجەی تەڕ کرد خسێ ناو گڵەوە خسێ سەر برینەکە فەرمووی چی بسم الله تربة أرضنا بريقة بعضنا يشفى سقيمنا بإذن ربنا خواهي جان قلي باكي زوية كمان لقلت في هندك مانا فنو بعضنا يشفى سقيمنا سقموا إيش كان من لا أبا نخوش كان من لا أبا بإذن ربنا بإذن خوامان علماء فرمون في غمبري خواه صلى الله عليه وسلم لمدينة أميكن بلام ما يفرموا بسم الله تربة مدينة فرموا تربة أرضنا ناكا أقرأته في غمبري خواه صلى الله عليه وسلم يا بو أوكسي كوا علاجك بوكرا طبعا أوكس خلق مدينة وكا علاجك بوكرا كوابو علماء لما وريان قلتوا الله نقلي زيادي خوت باشتري اشتيك بو شفايتو بسم الله تربة أرضنا فرمي بريقتي نأفر بريقة بعضنا بو مجالتي بغير في غمبري خواه صلى الله عليه وسلم أم دعايبك فرمي بتفي هندك ما يشفى سقيمنا أبيت سبب شفاء بو نخوشكان من بو دردكان من بإذن ربنا بإذن خوا جل جلاله پروردگاری هموما أما يكوتاي وتاركا بدا الصلوات التي داري في غمري خوا صلى الله عليه وسلم كتاب كين بلين اللهم صل على سيدنا محمد وعلى آله وصحبه وسلم اللهم صل على سيدنا محمد وعلى آله وصحبه وسلم اللهم صل على سيدنا محمد وعلى آله وصحبه وسلم اللهم صل على حبيبنا محمد وعلى آله وصحبه وسلم اللهم صل على حبيبنا محمد وعلى آله وصحبه وسلم اللهم صل على حبيبنا محمد وعلى آله وصحبه وسلم اللهم صل على شفيعنا محمد وعلى آله وصحبه وسلم اللهم صل على شفيعنا محمد وعلى آله وصحبه وسلم اللهم صل على شفيعنا محمد وعلى آله وصحبه وسلم اللهم صل على شفيعنا وشفيع ذنوبنا وطبيب قلوبنا ونور أبصارنا محمد وعلى آله وصحبه وسلم تسليما كثيرا أبدا إلى يوم الدين خواهي يقول لبناه من شيء أجبوري وخواهي يقول لمن قبولك وعقبة خير يا رب مسألة طبعا من نمز لنا طبية كباسكم بدريجي سكا أول ما بس متنها فرماج تكانوا بشكل سيرة وتكيف غمريان صلى الله عليه وسلم كطبيب أبدان وقلوب إيميا علماء باسي جوري تشاوكان ونخوشي تشاوكان وأنا بدريجي كدو ابن القيمش باسي كدو رضا رحمتي خوالي لبه همو أو علاجاني كوا بابلين قرمن همو أو بابنا أو نخوشياني كقرمن لتشاوا واتا أقر تشاو بو برين أقر تشاو كم بيني توجبو أقر تشاو هر خوي بو خوي زختي برز بويا أما تنها مجرد آوكا بقطرات بكاره هني أبت الشفاء بوي أقر توشي برودة بو تشاوكا لقل هنجوينات يكال يكيتو بميل بكاري يعني هر دوشي واردة بلام يكيان بو تشاوي قرب يكيان بو تشاوي سار مسألة كالشاغ آية شتي ترجعي كالشاغ إليته ومجرد خوين لإنسان دربهن ليه زور دراسة لسه كالشاخ أرجح أوها كهيش تجيجي ناقرته وچونك أم ترتيبي كون قديم ككراوة لهندي موقع أو بهندي نخوشي بالضبط نهينيش جورها يعني لم شوينا يستوى دولة خارجة دراسات أجهت أويك مثلا بون من النيوشان كبيغمري خواه صلى الله عليه وسلم زور كتخوي للنيوشان أوي كردوه أيا النيوشان بيوندي بتشيوه همو نخوشكاني قرشيلي إنسان نخوشكاني معيدة ونوسكي ناوي إنسان جگري إنسان هر هموي ربطي بو قرتني بابلين هاونجيني أو خينوه يكا كوي أكاتوا ولا بشتوا چونك مسألة كالشاخ تنها خوين درچون نية راكشاني خوين و كوكرنويتي و درچونه بو أو طريقي خوي كهيا أو أن باشترو ناجح ترى وبي أويكا قصي لك راوبا أجر كسب موصى سيجن موصى عباسيان ممكن باشه لەگەڵ مامۆستایەکی ئاینی کاتێکەیە ماستەکانی پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم ڕۆڤەر کا بۆ ئێمە
هەروەها دکتۆرێکیش کە خایەتێکی کارینی بنێن لە ڕووی دانیشتیەوە لەگەڵ مامۆستا سێوی مسلمان باوەڕمان هەیە بۆ فەرموودان و بەو یانی سونەتان و بەو بەکارهێنانە بەڵام ئەم ڕۆژداڵ تاکیدی لەسەر ئەوەشی کردوتان زانستی سەلوێنەی سنەتی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم ئەمە یەک دووەمیش داوای مامۆستا عەلی دەکەم کە ئەم پراتۆکۆڵ و سیمینارانە درێژە پێ بدات بتوانین ئینشاءالله هەموومان وەکە بیسەریش بینن بینیدانیشی نەخدمەت مامۆستایان تاقیمەکان ئینشاءالله ئەگەر کەسێک تێبینە بێ بە کۆمەڵێک دوعا لەلایەن مامۆستاوە کۆتایی بە کۆڕەکەی ئەگەر کەسێک تێبینێکی نەبێت مامۆستایان تفەرمە هەموومان ئامینەکەن ئینشاءالله لەگەڵ جەناب مامۆستا ئادابەکانی دوعا إنسان بسم الله والحمد لله والصلاة والسلام دەست پێ ئەکا بەدڵ لە دوعا لەگەڵ دوعاکانیە ئەژی ئەفەرمێ هەر دوعایەک ئیمامی شەوکانی لە تحفەت الذاکرینە ئەفەرمێ هەر دوعایەک ئەوڵەکەی ئاخیرەکەی سەڵاوات بوو لەسەر پێغەمبەریان صلی الله عليه وسلم ئیلا گیرایە ئەفەرمێ چونکە یەقین هەیە لەوەی کە سەڵاواتەکان وەرگیراون ئەوەش کە لە بینیان هەبێ ئومێد هەیە خواگیان بە حورمەتی سەڵاواتەکانی سەر پێغەمبەریان صلی الله عليه وسلم ڕەدی نەکاتەوە إمش علينا بسم الله الرحمن الرحيم الحمد لله والصلاة والسلام على رسول الله صلى الله تعالى عليه وسلم خويا بو خاطري قوري خوت وكو باراني بهار صلوات بودي داري پیغمبر من صلى الله عليه وسلم ببارينا خويا جان صلاوي أما جسي أمي بي بقينا يك نأمن لخزمتيا بهنا خويا داوالي أكين إما عيبداري قناهباري خجالت بار دسي زليلي من بوتو برسكوتو توي دولماند خويا عفو منك بمن بخش يا رب العالمين خويا لقناهي تشاو من ببورا لقناهي دست من ببورا لقناهي ظل من ببورا خويا داوالي أكين بناوي جواند بصفتي برزت باسم عظمت پروردگارا رحمت و کرمی خود بسر مانا ببارينا آرامی بسر دل مانا ببارينا آرامی بسر مال مانا ببارينا آرامی بسر ام شارع ببارينا يا رب العالمين خوايا آرامی بسر ام ولات و نشتمانا ببارينا تو قوري خود خوايا آرامی بسر امتي پیغمبری خواه صلی الله عليه وسلم ببارينا خوايا جان لێت ئەپارڕینەوە لێت ئەلاڵینەوە ئارامی بەسەر گۆڕەکانمانە ببارێنە یا ڕەبی پەروەردگارە لەو کاتەی کە ئەم ماڵە بەجێ ئەهێڵین و ئێرە بەجێ ئەهێڵین خوای لەسەر مرگمانە ئارامیمان بەسەرا ببارێنە یا ڕەبی خوایە لەو کاتەی مەلەکول مۆت ڕۆحمان ئەکێشێ خوایە ئاراممان کە بمان گێڕە لەوە عەبدانەی کە لەو کاتە بەشارەتیان پێ ئەدرێ خوای لەو کاتێکەوە ڕوتمان ئەکەنەوە لە جل و بەرگ و پۆشاکی خۆمان و ئەمان شۆن ئارامی و ڕەحمەت بەسەرمانە ببارێنە یا ڕەبی خوای ئەو کاتەی بەسەر شانەکانەوە هەڵمان ئەگرن ئارامی و ڕەحمەت بەسەرمانە ببارێنە تو گەورەی خۆت کە بە تاقی تەنها لە گۆڕا بە بجێمان ئەهێڵن خوای ئارامی بەسەرمانە ببارێنە لەو کاتەی زیندوو ئەکرێنەوە لە بەردەستی تۆیە خوای ئارامی بەسەرمانە ببارێنە خوای گیان داوات لێ ئەکەین بە حورمەتی پێغەمبەریان صلی الله عليه وسلم بەر شەفاعەتی ئەو خۆشەویستەمان بخە بە حورمەتی ئەو سەلات و سەلامەی کە بۆی ئەنێرین بەر شەفاعەتی ئەومان بخە خوای قورئان بکەرە نوری ماڵمان قورئان بکەرە نوری دڵمان قورئان بکەرە حاکمی وڵاتمان خوای گیان قورئان بکەرە ڕەفیقی ناوگۆڕمان تو گەورەی خۆت قورئان بکەرە شەفاعەتکاری ڕۆژی مەحشەرمان خوای بەهۆی قورئانەوە لە بەهەشتا بەرزمان کەرەوە یا رب العالمین یا ربی خوای گیان داوات لێ ئەکەین بە کەڕەمی خۆت بە ڕەحمەتی خۆت ئێمەی فەقیری داما و خوای گیان بەخوا دەستی دوعا بەرز ناکەینەوە بۆ تۆ نەبێ ئیلاهی تۆ خۆت شاهیدی ڕکوع بۆ هیچ کەسێ نابێن بۆ تۆ نەبێ خوای تۆ خۆت شاهیدی سەری سوژدە نەوی ناکەین بۆ تۆ نەبێ دەی ربی خوای گیان هەرچی حاجەیەکمان هەیە بۆمان جێبەجێکە يا ربي خويا أو من بحال ومال مالدارك أو من بمنال منال في عطاك أو من بمنال منال صالحك أو من قرزار قرز شاني سوك أو من پروردگارا نخوش الشفاء ببنيرا يا إلهي داوي شفاء دي أكين خويا داوي معافاة دي أكين خويا لمصيبة كان بمن بارزا تو قوري خود بركة بخير عمر ما نوا بركة بخير كات ما نوا بركة بخير جيان ما نوا يا ربي خواي جان كردوا كان من لقبولك خواي جان كردوا كان من لقبولك پروردگارا
إما أمر لبرخاتي تولم شنا كوبنا ودي ربي خواي جان أم أعمالنا من لقبولك يا رب العالمين يا ربي خواي بمان جرى لو كسانيك في غمري خواي صلى الله عليه وسلم خوشي أول بمان جرى لو كسانيك في غمري خواي صلى الله عليه وسلم زور خوشي يا ربي خواي بمان جرى لو كساني كصلاة السلام كان بديداري أو شادبه يا ربي پروردگارا عفو بزي ومرحبتي خود بسلمانا ببارنا إلهي لد ألاڵينا ولد أبارينا وأم دعانا لم زليلانا ورقر يا رب العالمين خواي جان بخوا أم عبدانيتو خواي شاهدين كسري سجد النبي ما كان بوتونا بدي خواي جان دسيان رد مكروا بحرمتي أمنالاني لقلمانا پروردگارا دعا كان من ورقيرا يا ربي پروردگارا داوا ديكين بحرمتي الرسبيا كان من خواي جان دعا كان من لي ورقرا بحرمتي قنجة تائبة كان من پروردگارا أم دعانا من لقبولك بزي خود بس أمنا ببارنا يا ربي خواي كان داوات لأكين بقوري خود رصفي حلال لبازار كان منا زيادك بركتي أسماء زي بس أمنا ببارنا بير كان من برأوك كان يا وكان من هالقلاوك زي زار من بربيتو بركتك يا ربي خواي كان داوات لأكين بأندازي الرنج جوانا كان بأندازي نشو نما پروردگارا بأندازي هناسي مخلوقات بأندازي مركبي نسرة لأمتي في غمري خواه صلى الله عليه وسلم صلوات وديداري في غمري خواه صلى الله عليه وسلم بنيرا آمين آمين والحمد لله رب العالمين وصلى الله على سيدنا محمد وعلى آله وصحبه وسلم تسليما كثيرا أبدا إلى يوم الدين.